مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. سوزان تو بە سۆز و میهرەبانیەوە پێشوازیت کردم، بە جدی گوێت لە قسەکانم گر. من بەناو ژوورەکەدا دەهاتم و دەچووم. بە نیگەرانیەوە وتم هەرگیز ناتوانم شتێکی هاوتای غەزەب بنووسم. هەموو خەڵکی سەریان دەسۆڕمێ، دەکەونە گومانەوە، لا گینا پێی بەدرۆکەمان ببەن. بەڕاستی ترسناکە، ترسناک. گریە و زاری مەکە، لە جیاتی ئەوە کەمێک بیر بکەرەوە باشترە. کاتی بیرکردنەوەم بەدەستەوە نەماوە، دەبێ خێرا چارەسەرێک بدۆزمەوە. باشە گالار، شتێکی دیکەی لە پاش بەجێ نەماوە کە شایستەی بڵاوکردنەوە بێت. باشە تۆ لە نێو کاغەزەکان تا دەستپێکی ڕۆمانێک یان کۆمەڵە نامەیەکی ئەو شک نابێ. باشە نامەی بۆ نەناردوویت؟ سوزان نیگایەکی پرسەرسامی و حەقارەت ئامێزت کردم. خەریک بوو دڵم بوەستێ. وتت نەخێر، قسەی وا مەکە، بەڕاستی من شەرمەزار دەکەی. بۆچی؟ چونکە هەر کەسێک گوێی لەم قسەیەت بێ و حەز دەکات تۆ شایستەی ئەم سەرکەوتنە نیت. هەڵبەتە شایستەی نیم. با شایستەیت. تۆ بە ئەندازەی گالار بەهێز و توانای تۆ سوودت لە وەرگرت، بەڵام نەبوویت با ئەسیر و دیلی ئەو. ئیدی وەختی ئەوە هاتووە با هزر و بیری خۆت ڕۆمان بنووسیت. بەڵام باوەڕ ناکەم توانای لاساییکردنەوەی ئەوم هەبێت. پێویست ناکات چاولەو بکەیت، لاسایی ئەو بکەیتەوە. دەبێ ئەو لە بیری خۆت بەریتەوە. ڕۆمانێک بنووسە، بە هیچ جۆرێ سێبەری ئەوی بەسەرەوە نەبێت. ڕۆمانێکی شاد، ڕوون و ڕەوان و گەشتبینانە، بەڵام دەخوازن پاشکۆ و تەواوکەری غەزەب بێ. باشتر ئەمە بیانوویەکی بەهێزە. دەبێ خەڵکەکە دووچاری سەرسوڕمان بکەیت. دەبێ ڕێگەیەکی پێچوانەی خواستی جەماوەر بگریتە بەر. بەفرە بەهرێوی و فرەداهێنانی خۆت سەرسامیان بکەیت. ملکەچ و گوێڕایەڵی میل و ئارەزوەکانی خۆتیان بکەیت. ئەو ڕستەی بواسیرم بیر کەوتەوە کە دەیگوت خەڵکی وەکو ئەسپا دەبێ ڕامی بکەیت. سوزانگیان، پێش نیازەکەی تۆش ڕێک لەو ئامۆژگاریە توند و زبرەی دەچێت. تۆش ڕاست دەکەی، دەبێ بۆ هەمیشە لە گالار دوور بکەمەوە، بۆ خۆم و بە قازانجی خۆم کار بکەم. شێواز، بابەت و ناوەڕۆکێک بەسەر خوێنەراندا بسەپێنم کە قەرزارباری کەس نەبێت، سێبەری کەسی بەسەرەوە نەبێت. ڕەخنەگران بەو سەرسام بکەم کە توانیومە زەوق و سەلیقەی خۆم بگۆڕم. باشە چۆنە تا ئێستا بیرم لەوە نەکردبەوە؟ سوزان، تۆ دووبارە وتت غەزەب ڕۆمانێکی جددی قورس و خەمناکە. خەڵکی تەنیا بە چاولێکەری و بۆ خۆ هەڵکێشان دەیخوێنەوە. بەڵام باوەڕ مەکە خەڵکی ئامادە بن هەموو تەمەنیان بەم مەسەلا خەمناک و بەدهەرسانەوە بەرنەسەر. ئەو ڕۆمانەی کە کۆن نابێ و تاسەر لەگەڵ خەڵکی دادەژی، ئەوەی کە ژیانیان لای خۆشەویست و شیرین دەکات. ئەو بەرهەمانەیە کە خەم و پەژارەت زێویەکانی دەوروبەر لە بیر خوێنەر دەباتەوە. هەوڵ دەدا سەرنجی خوێنەر بەلای چیرۆک و سربەهوردەی خەیاڵی جوان و هەستی جوان مێرانە و ڕووناکی و گەشبیندا ڕابکێشێت. لەبەر ئەمەیە کا خەڵکی خۆشیان دەوێ و حەزی لێ دەکەن و پەیگیری دەکەن. لۆژیکی و گونجاو بوو. پێشنیاز و ئامۆژگارێکەت زۆر سادا، لۆژیکی و گونجاو بوو. زۆر خۆشحاڵی کردم، متمانی پێبەخشیمەوە. دووبارە زیندوو بوومەوە، گیانم خرایەوە بەر. ئەمە پەرجوویەک بوو کە تۆ بە چەند وشەیەک بۆت سەلماندم. من لەسەر کورسێکە دانیشتە بووم، تۆ هاتیت و لە بەردەممدا هەڵکوڕمای. دیسان کەوتیتە باسی بەهرە و بلیمەتی من، جەخت و یەخباڵی من. هێندە بە ئاو و چاو باست دەکرد کە سەرنجام بەڕاستی باوەڕم بە قسەکانت کرد. سوزانگەر، سوزانە بچکۆلەکەی من، تۆ بەڕاستی جادوگەری. هەر کە دەمت بمگاتێ و دوو قسەم بۆ بکەی یەکسەر ڕادەستت دەبم. ئەم توانای ئیقناعە، ئەم ویستە بەهێزت لەکوێ هێناوە؟ چۆن دەتوانی ئەم هەموو نەیەتی و ئەم هەموو متمانە لۆژیکیە یەک بخەی؟ ئەلحەقی من نازانم بەبێت و چ چارەنووسێکم دەبوو. دوای نیو سەعات لە گەنگەشە و مناقەشەی دۆستانە بڕیارماندا کە ڕیسک بکەین. من لای خۆمەوە دەستبەرداری بیرۆکەی بڵاوکردنەوەی ئەو نامانە ببم کە گەلار بۆی ناردبوویت و هێشتا لای خۆت هەڵت گرتبوون. قەرارمدا ڕۆمانێک بنووسم کە 100% لە داهێنان و ئەفراندنی خۆم بێ. ڕۆمانێک کە تۆ لە هەوڵین ساتەوە مەفتونی بوویت. سەبارەت بە بابەتی ڕۆمانەکە پرۆژەیەکی کۆنم هەبوو. بریتی بوو لە کۆمەڵە سکێچێکی لام سەرلایی و بەر لەوەی ببمە سەر نووسری ڕاتان پلار ئامادەم کردبوو.
بەڵام کە بووم بەسەر نووسەر ئیدی فرامۆشم کرد بەڵام سکێچ و ڕەشنووسەکانم لای خۆم هەڵگرتبوو کە دەکراوەکو بنەمایەک سوودیان لێوەربگرم. هەڵبەتە ئەو دەسیسەیەی لەم سکێچانەدا وێنام کردبوو هەندێک جەلەبی و دەستکرد بوو. بەڵام ئەگەر بە وردی پێداچوونەوە و داڕشتنەوەی بۆ بکرایە دەشیا شاکارێکی ڕۆمانسیانەی شاعیرانەی لێ دەربچێت. من ناو نیشانی ناومێدی ئانتوانێتم بۆ ڕەشنووسەکە دانابوو. بەڵام بە دووقۆڵی لەسەر ئەوە ڕێکەوتین کە ئەو ناونیشانە بگۆڕین بە شەوی ڕەش. شەوی ڕەش ناونیشانێکی باشە، کورد بنجڕ تازە و گونێک لا ئێستاوە خەون بە نەوارێکی بانگەشەیەوە دەبینم تەنیا ئەم شانەی لەسەر تۆمار کرابێ و تەواو. شەوی ڕەش بە قەڵەمی نووسەری ڕۆمانی غەزەب ئەوەندە و بەس. بە دووقۆڵی هەندێک شەرابمان ئەو ڕۆژەی بابمان بۆ نیوەڕۆژ داوەت کردبوو بڕێک شەراب مابووە. بە سەلامەتی شەوی ڕەش خواردەوە. بە جۆرێ باسی کارکتەر و قارەمانانی ڕۆمانەکەمان دەکرد وەکو ئەوەی دۆست و برادری کۆن و ئازیزی خۆمان بن و جێگەی باوەڕ و متمانەمان بن. باسی ئەو ڕووداوانەمان کرد کە دەبوا بێنە ڕێی قارەمانەکان. ئیدی هیوای سەرکەوتن و بەختەوەریمان بۆ یەکدی خواست و ئیدی دڵخۆش با بڕیارەکەمان شەکەت و ماندوو چوینە ناو جێگاوە.